سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. با بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە مانگرتنی سەرکەوتوانەی ڕۆژی شەممە 25 خەرمانان لە خزمەتاندای. مانگرتنی سیاسی گشتی ڕۆژی شەممە نمایشی شکۆمەندی ئیرادەی خەڵکی کوردستان بوو. هەروەک ئاگادارن کۆمەڵانی خەڵکی خەباتکێر لە ڕۆژی 25 خەرماناندا ساڵڕۆژی قەتلی حکوومەتی ژینە ئەمینی و دەستپێکی بزوتنەوەی شۆڕشتی ڕانەی ژن ژیان ئازادیدا لەگەڵ هێزی زۆر و زەوەند و پەرچەک بەڵام ترسنۆک و سەر لە شێواوی ڕژیمدا ڕوبەڕوو بوونەوە. بەپێی هاوسەنگی هێز و گرتنەبەری تاکتیکی گونجاو لە شارە جۆراوجۆرەکاندا چالاکی و ئاکسیۆنی بە تەواوی یان تا ڕادێک سەرکەوتوانیان بەڕێوە برد. بانگەوازی ڕێکخراوە مەدەنیەکان و 6 حیزب و لایەنی سیاسی کوردستان بۆ بەڕێوەبردنی مانگرتنی سیاسی و گشتی بە گەرمی پێشوازی لێکرا. کرێکاران لە ناوەندەکانی کار، کاسبکاران و بازرگانان و کارمەندانی ئیدارە حکومیەکان لە شارەکانی کوردستان یەکپارچە وەڵامی ئەرێنیان بە بانگەوازی مانگرتنەکەدایەوە. ڕوبەڕووبوونەوەی نێوان هێزە شۆڕشیێڕەکان و هێزە دژی شۆڕش لەسەر ڕۆژی گیانبەختکردنی ژینای ئازیزدا دەریخست کە ڕژیم لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خەڵکدا تووشی شکستێکی قورس هاتووە. ئەمجاریان خەڵک هێزی لە بنهاتوی خۆیان لە سیمای ڕژیمدا بەدی کرد. ئاکسیۆنەکانی ڕۆژی مێژووی 25 خەرمانان نیشانیدا کە بزوتنەوەی شۆڕشتێڕانەی ژن ژیان ئازادی زیندووە و وشیار و لە سەرخۆ بر و بەدیهێنانی ئامانجەکانی هەنگاو دەنێت. ئێمە بۆ تاوتۆکردنی ئەم باسە لەگەڵ دوو ئازیز و خۆشەویست لە خزمەتیاندیان کە میوانی بەرنامەی تایبەتی ئەمڕۆمانن. بەڕێزان کاک محەممەد خاکی ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی و کاک مەحیە ئیرەجی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا. هەردوو بەڕێز بەخێر بێن، زۆر سپاس بۆی کە داوەتی ئێمەتان قبول کرد. کاک محەممەد فەرموو. لە هاوڕێی عزیزم کاک مەحیە لە خزمەتتانە. بەڵێ کاک مەحیە فەرموو. زۆر سپاس بۆیە و بۆ بینەرانی ئەو بەرنامەیە هەروەها زۆر سپاس. زۆر خۆشحاڵم بە چاپێکەوتن بە کاک حەمەی خاکی بەڕێز. سپاس بەڵێ سپاس بۆ هەردوو ئازیز. بە ئیجازەی کاک مەحیە ئێمە پرسیارەکانمان لە کاک محەممەدەوە دەست پێ دەکەین. کاک محەممەد، سەرەتا پێم بڵێ شۆڕشی ژینە خۆتان ئاگادارن پایناوەتە ناو دووەمین ساڵی خۆیەوە. هەڵسەنگاندن و خوێندنەوەی بەڕێستان بۆ ئەمە چییە؟ زۆر سپاس دەکەم کاکە میرگیان. عەرزت کەم لە ساڵی دووهەمە یەکشت لە حەوەڵەوە کە دیار و بەرچاوە حکوومەتی کۆماری ئیسلامی 1 ساڵ وەختی بوو، 12 ساڵ وەختی بوو، هەموو سەرکوتێکی کرد، دەستگیریەکی زۆر شت نەما بەکاری نەبات بۆ ئەوەی کە ئەو جوڵانەوە لە کوردستان بە تایبەت و لە سەتی ئێرانیشە بەگشتی سەرکوتکە، بەڵام مەوەفەق نەبوو، نەیتوانی. بە هەزاران کەسی بریندار کرد، بە هەزاران کەسی خستە زندان، زۆر کەس گیانیان لە دەستدا، باسی 600 زیاتر لە 600 کەسەکەن کە گیانیان بەخت کردووەوە. ئەنە هەزاران کەس دیار نین ئەم لەکوێن لە چ زندانێکانوانە بێسەرنوشتن، بەرحاڵ شارنووسیان دیار نییە. بەڵام بە هەموو ئەوانەوە، بە هەموو زەبر و زەنگ و بە هەموو هێزی میدیایەوەوانەوە کۆماری ئیسلامی سەرکەوتوو نەبوو و ئەو شۆڕشە پایناتە ساڵی دووهەمیەوە. ئەگەر ئێمە تماشایەکی بکەین ئێمە بڕێک هەم سەدحیمان هەیە، لە 1 سەدحانیە لەلایەک و ئێمە کوردستان و بلوچستانمان هەیە کە کوردستان بەخۆشیەوە هەر ئەم دوو ڕۆژە نیشانیدا کە چه کانگایەکی شۆڕش و بزوتنەوەی جەماوەریە. لە بلوچستان هەروە، لەیرا و لەوێش لە شوێنەکانی تر ئێمە ئەیبینین لە سەتحی ئێرانە، لە شوێنە جۆرا و جۆرەکانە بەرحاڵ ئێعترازات بووە، ڕەنگە لە شێوەی ئەوەی کە ئێمە چاوەڕوانیمانە کرد نەبوو بێ، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە نەیتوانیوە خەڵک بە تایبەت لە زانکۆکان، جیلی نوێ، ژنان، کچان، بە تایبەت مەسەلەی کچانی جوان زۆر زۆر گرنگ بووە. ئەتوانم بڵێم لە ئاستی دەرەوەی وڵاتیش ئەو بزوتنەوە هەر بەردەوام بووە، لە وڵاتایەکی یەکجار زۆرە، لە ئاستی میدیایی و لە ئاستی دیپلۆماتیکیشە هەمیشە ئێمە ئەوەمان دیوە. ئەگەر کۆی کەمەوە لە مەجموعە کۆماری ئیسلامی شکستی خوارد، ئەو شۆڕشە بە ئەزمونێکەوە و ئەو خەڵکە بە ئەزمونێکی زیاترۆ بەرەو ساڵی دووهەمی شۆڕش و بزوتنەوەی ژینە ئاچن. زۆر باشە کاک مەحیە، هەرە و جۆرەی کە
کاک محەممەد ئاماژەی پێدا کۆماری ئیسلامی باسی شکستی کۆماری ئیسلامی کرد. پێم باشە ڕای بەڕێزیشتان لەو بارە و بیستم. کۆماری ئیسلامی ئێران چەندە شکستی خواروە، چەندە توانی پێش بە مەراسمەکانی ساڵڕۆژی قەتلی حکوومەتی ژینامینی بگرێت؟ ئێمە نابێ بەو شێوە چاوی لێ بکەین کە کۆماری ئیسلامی نەهێشت خەڵکی شاری سەقز بچنە سەرمەزاری ژینا و سەرمەزاری گیانبەخت کردووان ویا لە شوێنەکانی تر. ئێمە ئەبێ لەو زایۆ چاوی لێ بکەین کە کۆماری ئیسلامی هێزێکی هێزگار زۆرە، توانم بڵێم بە ئەندازەی شەڕێکی وەکو شەڕی ئێران و عێراقی لە کوردستان کۆ کردەوە و ئەوە نیشانەی زەعفەوە، نیشانەی قودرەت نییە. ئەوە نیشانەی زەعفەکە لە هەموو شارەکانان هێزی گاردی ویژە و مۆتۆرسیکلیت و هێزی نظامی حزوریان بووە و ئیحساسی نیگەرانیان کردووانە. هیچ نیشانەی قودرەت نییە، بەڵکو نیشانەی زەعفە. نیشانەی قودرەت وڵاتێک ئەتوانێ بیبێت کە پێی وابێ ئەوە هیچ خەتەرێک نییە بۆی، بەڵام کەماکان شۆڕشی ژینا بە باوەڕی من هێشتا هەڕەشەیەکی زۆر زۆر گەورەیە لەسەر کۆماری ئیسلامی و ئەوە ئەو شتەیەک ئێمە لە توولی یەک ساڵی ڕابردوای بینین. لە توولی ئەو یەک ساڵەدا کۆماری ئیسلامی هێشتا نەیتوانیوە ئەو جۆرە کە باید و شاید خەڵک بێنێتە نوێژە جومعەکان. زۆر هەوڵی لە دەهەی فەجرا خەڵک کۆ بکاتەوە، نەیتوانی حتا لە تەلەڤیزیۆنەکانی خۆشیەوە پیشانیدا بە پوڵ و پارەوە نواو سامی شتیوە تعدادێکی نرد بۆ کەربەلا و لە مەرزەوە فیلمبەرداری لێکردن و ئەو کارانەی کرد، بەڵام کەماکان هێشتا هەر ئەوانەی شەردیسان نەیتوانی ئەو تەسویرە لە قودرەتی کۆماری ئیسلامی نیشاندا، بەڵکو هەمووی نیشانەی زەعفی کۆماری ئیسلامی بوو. بۆیە منیش هەر و ئەرزیابیم هەیە وە کاک محەممەدێتی کۆماری ئیسلامی بە تایبەت لە کوردستان هەر سەرشۆر بووە، نەیتوانیوە سەرکەوتوو بێ. ئەگەرچی لە تووری 44 ساڵی ڕابردووە کوردستان هێشتا نەیتوانیوە سەقامگیر بێ بۆ کۆماری ئیسلامی. کۆماری ئیسلامی هێشتا هەر کوردستانی وەکو شوێنێکی داگیرکەر کە لە زۆربەی سەر شاخەکان و لە ناوەندەکان هێزی نظامی هەیە و هەر زۆر بە تونند و تیژی خەباتی خەڵکی کوردستانی سەرکوب کردووە. ئەوە شەر بۆ خۆی نیشانەیەوەیە کوردستان زۆر هەڕشێکی گەورەترە بۆ سەر کۆماری ئیسلامی. زۆر باشە. کاک محەممەد لە قسەکانی پێشتردا خۆشتان ئاماژتان بۆدا کە بڵێن حکوومەتی ئێران کۆماری ئیسلامی یەک ساڵ بۆ ئەم بزوتنەوەی بڵێن ژینا شۆڕشی ژنجیان ئازادی سەرکوتی کرد، جنایەتی خوڵقان، بەڵام بۆ خۆشتان ئاماژتان پێدا کە شکستی خوارد. دیارە درێژترین شۆڕشی دەورانی ئەم حکوومەتی کۆماری ئیسلامی ئەم بزوتنەوەی ژینایە. ئێمە پێمان باشە بزانین تایبەتمەندی ئەم بزوتنەوەی ژینا لەگەڵ احترازات و ناڕزایەتیەکانی پێشتری ئێران و کوردستان لە چیدایە؟ کاکە میر، ئەگەر ئێمە تماشایەکی مێژووی ئێران بکەین لە 110 ساڵی ڕابردووە تقریبەن لە ئینقلابی مەشروتەوە، لە شۆڕشی مەشروتەوە بەملاوە هەمیشە لە جریانی سەنعەتی بە ئیسلام ملیکردنی سەنعەتی نەوت دەورانی مستەدەق 1332 لە 1357 کە شۆڕشێکی ئیسلامی کرا و لەو ماوەی کۆماری ئیسلامی هەتاکونێ ئێستا غیرز 96 و 98 ئەو دوو بزوتنەوەوانە کە نەقشی مەزهەب و دەستگای ئاخوند ڕۆحانیەت کەم بووە، هەمیشە ئەو شۆڕشانەکە بووە بەشێکی لەگەڵ مەزهەب و ئاخوند و مەلاتێک لاو بووە. ئەمە ئەوەڵین جارە لە 100 و وردەیەکە زیاتر لە 1 سەدە لە 1 قەرنە شۆڕشێک بزوتنەوەیەک لە ئێرانە و لە کوردستانە دەسی پێکرد کە لە بەخۆشیەوە لە کوردستان و سەری هەڵدا مەزهەبی نییە، مەلایەک لە سەدریان نییە. ئەو مەسەلەی بلوچستانی شتێکی ئاسایی نییە بەڕاستی بەهۆی زۆر شتی تر کە لە ڕابطە لەگەڵ بلوچستان ئایسە ڕەنگە جێکەی ئەمە نەبێ. یعنی ئەگەر لە سەدی سەراسەری و لە سەدی کوردستان ئەتماشاکەین ئەوەڵین بزوتنەوەیەکە کە مەزهەبی نییە. دووهەم هیچ شۆڕشێک هەتا ئێستا لە ئێران لە سەدی ناوچەکەی شاوە بگرە لە سەدی دنیا ئێمە نەماندیە ئەم میزانە و ئەم دەرسەدە مەسەلەی ژنانی تیابێ و مەسەلەی کچانی تیابێ. ئەمە خەسڵەتی و پێناسەی دووهەمی. مەسەلەی زانکۆکان بۆ ماوەیەکی درێژ ڕاستیەکەی ئەوەیە سەرکوت کرابوو، شتێکی وایتیان نەبوو، زانکۆکان دیسان و لاوان دەسی پێکردووەوانە. جیا لەوە شۆڕشێکی بێجگەل لە شۆڕشێکی سیاسی، شۆڕشێکی کۆمەڵایەتیە، شۆڕشێکی کولتوریە، شۆڕشێکی فەرهەنگیە. یعنی نۆرم و
ئەرزشهای کۆن جێگەی بە ئەرزشهای تازەدا، مەسەلەن بەرابەری ژن و پیاو، ئازادی، حرمەت بۆ ئاژەڵ، مەسەلەی ژینگە، مەسەلەی ئەدەبیات و موزیکی پێشڕە و هەموو ئەوانە. ئەم شۆڕشە شۆڕشێکی کۆمەڵایەتیە، دەڵێ دەکرێت شۆڕشێکی سیاسی سەرکەوێ، بەڵام ئەگەر شۆڕشە فەرهەنگی و کولتوریەکەی لەگەڵ نەبێ، شانسی ئەوەی بگەڕێتەوە بۆ قۆناغی هەرەوەی پێشوو یەکجار زۆرە. ئەمە نیشانیدا سەدحێکی تر لە کولتور و لە فەرهەنگی نیشاندا، لە ڕابطە لەگەڵ مناڵ پارێزی، ژینگە پارێزی، حرمەت بۆ بەساڵاچوون، بەساڵاچوان بۆ برینداران، بۆ ئازادی تاکە کەسی، بۆ ئازادیهای سیاسی، بۆ ڕۆژنامەگەری ئازاد، بۆ هەموو شتێک. ئەمە هەمووی هێنا سەر ئەوە. لەلایەکی ترەوە توانی بۆ ماوەیەکی زۆر کۆماری ئیسلامی کێشەی خستووە بینی شیعە و سنی، بینی کورد و تورک، بینی کوردستان لەگەڵ پارچەکانی ترا لە کوردستانی بترسێنێەوەوانە، بۆ ئەوەڵین جار کوردستان بە جۆرێکی تر دەرکەوت. یعنی زۆر شوێنەیانوە گەر ئێمە وەکو کوردستان بین کۆماری ئیسلامی نامێنێتەوە، ئەسەن شعار و دروشمی ئەوەیاندا. ئەم مەسلەی تەجزیە تەڵەبی و ئەو بەهانانەی کە ئایان هێناوە لە ماوەیەکی کورتا بەڕاستی ئەمە ڕۆیی دیسانەوە ئۆپۆزیسیۆنی ڕاست و سەڵتەنەت تەڵەب بەرزی کردەوە، بەڵام لە مقیاسی خەڵکە ئەو شتەی جۆرێکی تری لێهات. ئەگەر کورتی کەمەوە حکوومەت ئەگەر تۆسکاڵە مەشروعیەتیشی لە ناو بەشێک بێژین 10-15% خەڵکا بوو بێ بەهۆی ئەو یارانەوە ئەیا بەهۆی ئەو بە ئێسڵا ئیمتیازە ئابوووریانە ئەیا لە ناو ئەوانی شاکێشەی بۆ ساز بوو. ئەم شۆڕشە گوزەرا لە ئیسلاح تەڵەبی ناوخۆ هیوا بە کۆماری ئیسلامی نەما. و یەک شت کە زۆر گرنگەکە ئەمیر ترسی خەڵک ڕژا. مەسەلەن هەر لە سەقزەکەی خۆمان، ئێمە لەو سەقزەی شۆڕشێژی ناکە کە من و کاک مەحیە خەڵکی سەقزین، من لەگەڵ خەڵک قسەم کردووە، نە خەڵکەکە نەترساون، جوانەکە نەترساوە، وتیەتی فلانی نازانی حکوومەت چەنێ ترساوە، چەنێ تانگی هێناوە، چەنێ تۆپی هێناوە، سەر جادەکانی گرتە، سەر شەقامەکانی گرتە، دوربینی داناوە. هەرەکمە بڵێم ترسی خەڵکیش بەڕادەیەک شکا و خەڵک پێی وایە کۆماری ئیسلامی ئەبێ بڕوخێ، دەتوانێ بڕوخێ بە هێزی خەڵک و سەرکەوتنی کۆتایی نزیکە. زۆر باشە کاک مەحیە، هەر لەسەرم قسە و باسی کاک محەممەد دیارە و باسی کوردستانی کرد کە یارێگە هەمووی ئێران وەکو کوردستان بۆیان هەڵبەت ڕۆڵی بەرچاوی بەلوچستانیش لەبیر نەکەین، بەڵام لێرەم پرسیارێک کوێم بۆچی بڵێن هەر کوردستان بێژگەل لە کوردستان و بەلوچستان گشتگیرتر نەبەوە، هۆی چی بوو؟ بەشێکی گەڕێتەوە بۆ ئەو هەڵاواردنی نەتەوایەتی و ئاینیەی کە لەو دوو شوێنە هەیە، بەتایبەت لە بەلوچستان هەڵاواردنی ئاینی هەیە، بەڵام لەوێش هەڵاواردنی نەتەوەی هەیە. هەڵاواردنی نەتەوەی فقط ئەوە نییە بە کابرا بڵێن تۆ بەلوچی تۆ کوردیت و حسابت لەسەر ناکەن، بەڵکو ئەوە لە مەقیاسێکی گەورەتری ئابووری، پەروەردە، سیاسی، کۆمەڵایەتی، فەرهەنگی، هەموو ئەوانە خۆی پیشانەدات. تۆ تەسەوەری کە نەکەوەی هەر فقط مناڵ ناتوانێت بچێتە مەکتەب بە زمانی دایکی، مناڵێکی 6 ساڵە کە هیچ زوانێکی تر خێرە زوانی ماڵی خۆی نازانێت بچێتە مەکتەب بە زوانێکی بێگانە قسە بکە، ئەوە ئەبێ بە فشارێ بەسەریەوە. لەلایەکی تریشۆ هەموو ئەو کۆست بوو ئەو شتانە بۆ مەسلەی ئابووری لەو کۆمەلگا دروستیەکە ناڵن پەرە بسێنە، ناتوان گەشە بسێنێ، حتا ئەگەر دەوڵەمەندێکیشی تیاوێت لەوێ سەرمایە گوزاری بکە، تەشویقیەکەن ئەو سەرمایە بباتە شوێنەکانی تری ئێران، وەگە بۆیشی نەکرا لە ئێرانی باتە دەرەوەی ئێران، ئەی با بۆ دووبەی و بۆ کوێت و شتیوە. هەموو ئەمانە ئەو مەوزوعانن کە لەو دوو شوێنە لە کوردستان و لە بەلوچستان بەرچاون. مەسلەیەکی تر کە بەتایبەت لە کوردستان زیاتر بەرچاوە و توانیویەتی ئەو شۆڕشە هەمیشە ئیدامەدار بێت و بە دوای یەکان مرتب بێ، ئەوەیە کە کوردستان لە توولی 44 ساڵی ڕابردووە کۆمەلگایەکی تەحەزب یافتە بووە، حزبی سیاسی لەوێ نفوزی هەیە، خەڵک هەر یەکێک هەر فەردە لە کۆمەلگای کوردستان لەباری فکریەوە خۆی لەگەڵ یەکێک لەو حزبە سیاسیانە ئەبینێتەوە، لەگەڵ ئەوانە سیاستەکانی خۆی یا بۆ چوونەکانی خۆی هەڵەسەنگێنێ. ئەو بۆ خۆی زۆر مهمە. حزبی سیاسی لەوێ بڕیارەدات
و خەڵک جوابی بڕیارەکەی دەنەوە حزبی سیاسی لەوێ نفوزی هەیە نفوزی کەلامی هەیە خەڵکێکی زۆر حداقل بۆ دەورێ لەگەڵ یابوون کەس بووە مەسەلەن مدەتی کۆتای ساڵێ 2 ساڵ 5 ساڵ 10 ساڵ لەگەڵ ئەو حزبە سیاسیانە بوون زیندانیان کێشاوە هەموو ئەم تەجروبانە بە سەریەکەوە گەچای لێ بکەین ئەوەم پیشانەدا کە کوردستان ئەتوانێ سریع لەگەڵ ئاڵگۆڕانە بێتە مەیدان خۆی نیشان بداوە ئێمە جیاوازیەکەی کوردستان ببینین مەسەلەی بلوچستانی شەروای شارم پێکرد دیارە لەوێ هەوڵ ئەدرێ لەلایەن بەسەرەن کەسێکی وەکو مەولەوی عەبدولحەمیدەوە یا ئەو مەسەلەن هەوڵەدا مەسەلەکە زۆر مەسەبی بکاتەوە بەڵام هەر لە توولی ئەو مدەتەی شاسایی لێ بکەین لەوێش ئەو جیاوازیە ئابووری کۆمەڵایەتیانە دەرکەوتووە ژنان کە لەوێ زۆر پەراوێز خرابوون ئەم دەوری ئەخیرە هاتوونەتە مەیدان و شعاریان داوە لە تظاهراتەکانە بەشداریان کردووە خودی لەحنی مەولەوی عەبدولحەمیدە گەچای لێ بکەی زۆر فەرقی کردووە لەگەڵ لەحنی ئەوڵیەوە ئێستا زۆر بە نەوعێکی تر هەوڵ لە گۆڕینی دەسەڵاتەدا هەوڵەوە ئەدا کە ئەبێ خەڵک بەشداری بکەن و زۆر لەم بابەتانەوە باسەکات بۆیە ئەمانە بۆ خۆی جیاوازە کەچی تۆ بشاکەی لە شوێنەکانی تر ئەو جنبش و ئەو ئاڵ و گۆڕە کۆمەڵایەتیانە هەیە لەوێش خەڵک دێنە سەر شەقام و لەوێش خەڵکیان لێ کوژراوە و لەوێش دادخوازان و بنەماڵەی گیان بەخت کردووان ئەو مدەتە هەریکە یەکێک لەو لایەنە کۆمەڵایەتیە بوون کە زۆر بەرچاو فعالیتیان کردووە بەڵام لەوێ چونکی هێزی سیاسی نفوزی نییە چونکی لەوێ نەوعێکی تر ڕفتاریان کردووە تۆزێک خۆیان بە لەباری چۆن بڵێم ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگیەوە بۆ خۆیان ئەو ئەحساسە کەمتر ئەەکەن تمشاکەی لەوێ ئێمە لەگەڵ ئەو شۆڕشە بەرینەی وا لە کوردستان بە تایبەت وە لە بەلوچستانیش تا ئەندازەیە کە ئەیبینین من پێم وایە ئەوە مەسەلەکەیە زۆر باشە کاک مەحیە بڵین خۆشتانی شارەتان پێدا دیارە کۆمەڵگەی کوردستان تەحەزوب یافتەیە با لەسەر ئەم هەڵسەنگانەکەش بینە دەر بەڵام بە کورتیەگە دەکرێت هەر لەسەر قسەکانی خۆشتان ئەم بانگەوازەی کە لەلایەن 6 حیزبی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەرکرا بۆ ئەمانگرتنی گشتیە پێتان وا بوو چۆن بوو چۆنی دەبینن و چەندە سەرکەوتوو بوو سەرکەوتنەکەی جیالەوە ئێمە کە بێ لەسەر ئەو جوابەوە دراوە بە داخوازیەکان چای لێ بکەین لەلایەکی ترشوە بێ لەسەر ڕێژەی ئەو حزبانە چاو لێ بکەین ئەمە بۆ یەکەم جارە کە ئەوەندە حزبی سیاسی بە بیر و بۆچوونی زۆر جیاوازەوە بە ئستراتیژی و بە بەرنامەی زۆر جیاوازەوە لەسەر مۆزوعێک پێکەوە اتحادەکەن و بڕیارێکی یەکگرتووە دەن ئەوە بۆ خۆی زۆر ئەهمیەتی هەیە ئەوە بزانین کە خەڵکی کوردستان حتا لە کاتی شەڕی زۆر ناخۆشی کۆمەڵە و حزبی دموکراتە هەمیشە وحدەت تەڵەب بوون هەمیشە داوایان کە دەبا یەک بین باشترە ئەمە جوابێکی داوە بۆ وحدەت تەڵەبیە کۆمەلگا ئەو لەو لە حازیشەوە پێم وایە شتێکی زۆر مەسبەتە لەلایەکی تریشەوە ئەو هاودەنگیە لەگەڵ هیچ کە خەڵکی کوردستان جوابیان پێداوە بەشێکی زۆر لە نخبەکانی سیاسی چ لە دەرەوە لە شوێنەکانی تر لەوە پشتیوانیان کردو ئەوە دڵخۆشیەکەدا بۆ ئەوە کە ئێمە کارێکی هاوبەشی ئاوا لە ئایندا بکەین و ئەمە دیسان نیگەرانی کۆماری ئیسلامی کۆماری ئیسلامی نیگەران نەبێت لەو وحدەت و یەکگرتوویە من پێم وایە سەرکەوتوو بووە پێم وایە یەکدەنگ بوون هاوکات پێکەوە کاریان کردووە چ لەباری تەبلیغاتیەوە ڕاوڕێژ کە پێکەوە کردویانە هەمووی زۆر مثبت بووم پێم وایە کارێکی زۆر باش بوو ئەبێ لە ئایندێ شاشتیوە زۆر بکرێت زۆر باشە کاک محەممەد با بینە سەر دەرەوەی وڵات دیارە خۆ بۆ هەموو کەس بەرچاوە ناوەی وڵات زۆر یەکگرتووە و یەکێک لە خاڵە بەهێزەکانێتی کە زۆر یەکگرتوو بوون بۆچی لە دەرەوەی وڵات ئەم زۆر پراکەندەیە ئەم یەکگرتوویە ئەم نابیندرێت بۆچی ئاوایە ئەگەر دەکرێت هۆی ئەمانە چیەوە دەبێت چی بکرێت ئەمن پێم وایە بۆچی لە ناوە لە پێشە یەکگرتووە بەهۆیەوە پایان لەسەر عەرزەکەیە لەسەر عەرزی واقعە ئەزانن هیچ لایەک بە تەنهایی ئەو هێزە نیە بتوانێت پاشەکشە بە ڕژیمی کۆماری ئیسلامی ڕژیمێکی وا درڕندە و فاشیست بکات و ئەزانن جیاوازیەکان بە جێگەی خۆی بەڵام خاڵی هاوبەش یەکجار زۆرە و لەسەر خاڵی هاوبەش کارکەن ئەمە منطقێکە کە خەباتی ناوخۆ هەیەی
یعنی جیا لەوە کە یەکێ چەپە، یەکێ دموکراتە، یەکێ سوسیالیستە، یەکێ ئانارشیستە، یەکێ فمینیستە، یەکێ ژینگە پارێزە، یەکێک مناڵ پارێزە، هەر شتێکەیە ئەوان ڕوو لە خاڵە هاوبەش و ئیشتراکەکانەکەن بەداخەوە لە دەرۆ، ناڵێم هەموو، بەداخەوە لە دەرۆ خاڵە جیاوازیەکان زۆر بەرجەستە ئابێتەوە. دیارە ئەمە بەمانایەوە نیە کاری هاوبەشیش نەکراوە لەلایەن ئەو هێزانەوە کە بە یەک نزیکترن کاری هاوبەش کراوە. بەڵام ئەگەر وەکو ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی تماشاکەین، وەکو ئەم ئۆپۆزیسیۆنە لەم ساڵا زۆر پولاریزە بوو، زۆر جیا بووەوە. یعنی تۆ ڕاستێکی ئفراتیت هەیە، سەڵتەنە تەڵەبایەکی زۆر تونڕەوت هەیە، ئەمە بە زۆر هەرێکیانە خۆیان داسەپێنن بەسەر خەڵکە، یعنی بە شێوەهایەکی زۆر غێری دموکراتیک هەرێکیانە. لەلایەکۆ کەسانێکت هەیە مەسەلەن ئەوان دێن ئەکسی شکنجەگەرەکان بەرزەکەنەوە، هینی داری ئێعدام ئێرن. ئاخر باشە قەرار نییە خۆ دوای کۆماری ئیسلامی دیسان و ئێعدام ببێت، قەرار نییە دیسان و شکنجە ببێ. بۆچی شکنجەگەرەکانی دەورەی شاعری تەخیابان، بۆچی داری ئێعدام ئێری؟ بەشێکی ئەوەی کە تێکی داوانە بەڕاستی ڕاستی ئفراتی بوو، بەشێکیشی ئەتوانی بڵێ چدانم مەسایلی ئیدۆلۆژیک زۆر بەرجەستە بێتەوە، مەسایلی نەزەری زۆر بەرجەستە بێتەوە. تەنانەت بەهۆیەوە لە جغرافیای جیاوازان ارتباط نییە. و یەک خاڵ زۆر مهمە بۆ من کاک ئەمیر، لە دەرەوە بە منیشەوە کە من لە دەرۆم زۆر لەگەڵ ناوە پەیوەندی ئۆرگانیکمان نییە، پەیوەندی نزیکمان نییە. ساڵهایە ئێمە لەو کۆمەلگا بە ناچار دابڕاوین، ڕەنگە بە تەلەیفۆن لەگەڵ دۆست و ئاشنا و خزم و کەس و کار قسەکەین، لەگەڵ هاوڕێیە قسە بکەین یا خەبەرەکان بخوێنینەوە، بەڵام پامان لەسەر عەرزی واقعی نییە. خودی ئەمە کە پامان لەسەر عەرزی واقعی نییە و بڕێک ناچار دووچاری خیاڵ و دووچاری زهنگرایی و دووچاری شتایەکە بی کە لەگەڵ واقعیەتە نایەتەوە. یعنی بەشێکی تەقسیری ئۆپۆزیسیۆنەکە بەڕاستی نییە، بەشێکی ئەو دابرانی مەسەلەن لە 44 ساڵە 45 ساڵە خەڵک لە ئێران دێنە دەرەوە بەهۆی سیاسیەوە. یعنی ئەوێتە دوو نەسڵ، یعنی کەسێک کە ئەو عانە هاتووە منداڵ بووە هاتووە ئێستا 45 ساڵیەتی، ئێستا دەتوانێت مناڵێکی 15-20 ساڵەی ببێت. یعنی دوو نەسڵە ئەم خەڵکە لە دەرۆن. ئەم دووریە و ئەم مەسایلی ئیدئۆلۆژیک و ئەم بەرجەستەکردنی بە ئیسلاح اختلافات و کەم ڕەنگکردنی خاڵە هاوبەش و ئەوانە لە عینێ حاڵا کۆماری ئیسلامیش بێکاردا نەنیشتە. کۆماری ئیسلامی حەولەدا کەسانی خۆی ئەنێرێ، تێکدەر ئەنێرێ، شعاری جیابە تێکی بدە. یعنی کەسی لە بە پێشەوە بە بەرنامە ناردووە. ئەگەر ئێوە مەسەلەن تماشای هەر دەوروبەرەکانی ڕەزا پەهلەویکەن، هەر ئەو ئەسڵەکانی مشاورەکانی بزانن پێشینەی ئەوانە کێیە، لەکوێوە هاتن، لە چه دەستگایەکی حکوومەتی ئێرانە کاریان کردە. وەکو ئەوانە بەدەیان و سەدان کەس وەکو مامۆستا و زانکۆ و پسپۆر و ئەوانەیان ناردووە، ئەمانە کاریان ئەوەیە کە ئۆپۆزیسیۆنەکە یەک نەگرێ، یعنی کاری بۆکەن، خەرجی بۆکەن. وانە یەک خاڵی تریش ئەوەیە ئێمە میدیایەکە بەدەست خەڵکەوە بێت لە دەرەوە، نە میدیایەک بەدەست ئەم دەوڵەت و یا ئەو دەوڵەت بێ. میدیایەک نییە کە کارێکی ئاوا بکە کە ئەو خەڵکانەی کە بۆ یەکێتی حەولەدەن، بۆ هاوتەبایی هەوڵەدەن، بۆ کاری پێکەوە کارەکەن، شوێنێکیان بێ، میکرۆفۆنێکیان بێ کە بتوانن قسەکانی خۆیان کرد. زۆر باشە، حتمما دێنە سەر ئەو بڵێن خەباتی میدیایی، دیارە ئەمە زۆر زۆر گرینگە. کاک مەحیە لەسەر ئەم پرسیارە ئێوە ئەگەر قسەتان هەیە بە کورتی بابچینەوە سەر کوردستان. من فقط یەک شت ئیزافەکەم بە قسەکانی کاک محەممەد جا دوای لە خزمەتتان هاتم. فەرموو. تۆت مشاکە چەندێک لەو مدەتی 44 ساڵە کۆماری ئیسلامی چەندێک ڕێگەی خۆش کردووە بۆ خەڵک بێنە دەرەوە، لە فعالینی سیاسی، کرێکاری، نازان هەموو ئانەوە چەند جار گیراون هاتوونەتە زیندانوانە ویزای بۆ جێبەجێکردن، ئیمکاناتی بۆ فراهەمکردن بۆ بێنە دەرەوە. زۆر فعالی سیاسی ڕێگەی بۆ خۆشکردن، ئازادیکردن، ڕێگەی بۆ کردنەوە بچنە دەرەوە، بۆ لە ناوە نەبن، کە لە ناوەوە بن تەسیریان زیاترە، لە ناو خەڵکان بە قەولی کاحەمە فەرمووی پایان لەسەر عەرزە، ئەزانن چۆن تەسمیم بگرن، کە لە دەرەوەن پایان لەسەر عەرز نییە، نەک لەو بابەتەوە لەیرش دەو کۆمەلگان، بەڵام هێشتا نەیانتوانیوە لەگەڵ ئەو کۆمەلگا تێکەڵ بن.
لە فکرە لەولان بەڵام عینە لە شوێنێکی ترن و ئەوەیە کە تەسمیماتەکان ناتوانێت بەو تەسمیماتە عینیە کە ئەبێ بگیردرێت ئەوەیە کە تا ئەندازێ دووریان نەخاتەوە وەختێکیش دوورەکەونەوەکەونە پەرەوەزاوان. زۆر باشە کاک مەحیا، هەنگاوەکانی دواتری ئەم خەباتە بۆ کوردستان چییە؟ بابێنە سەرم باسە. کوردستان لێبراوانە هەر خەباتی کردووە تەوان نەپساوە هەمیشە لە خەباتا بووە بۆ جۆرەش وە پێشتر ئاماژن پێکرد کۆماری ئیسلامی نەیتوانیوە لەوێ هێشتا هەر سەقامگیر بێت. سەقامگیر لە چ بابێتێکەوە لەوەی کە ئێتر احتیاجی بە پایگای نظامی نەبێ، ئێتر احتیاجی بەوە نەبێت لەم دێهات و لەو دێهات و لەو نقطەوانە ئەو هەموو هێزی نظامیە ببێت و گەشتی ئەرشادی ببێت و ئەنواع قسامیشتی لەو شێوەی ببێت. ئەوە دیارە لە کوردستان هەر بوونی بووەوە تمشاکەین کوردستان کەماکان هەر وڵاتێکی داگیر کراوەوە لەو کاتەوە کە فەرمانی خومینی درا بۆ هێرش بۆ کوردستان داگیر کراوە ئەوە هەر ئێدامە هێوی درێژەی بووە. بەڵام کوردستان ئەبێت چی بکات لە دەوری داهاتووە من پێم وایە ئەبێ هەوڵ بدات خۆی تەنیا نەبێت. کوردستانی تەنیا هەر ئەوە ئەبێ وایە سە بووە ئەبێ هەوڵ بدات هاوخەبات خۆی لە سەطحی ئێران و لە سەطحی دنیا بدۆزێتەوە و ئەو هاوخەباتیە چۆن ببینێتەوە بۆی کە هەموو ئەو کەسانەی وە لەگەڵی تەماسەگرێ ئێستا لە سەطحی ئێران نایە پیشان بدا کە مەنافعێکی داخوازیەکی مشترەکیان هەیە یەک شتیان هەیە بەیەکەوە ئەتوانن هەوڵی بۆ بدەن. بۆ نمونە مەسەلەی نەتەوایەتێکی جارە بنینە ئەولاوە بەڵام ئەو شتانێتری هەموو حەسێ بکەین. کرێکارە، ژنە، دانشجووە، جوانە، هەموو فەرهەنگیە هەمووانە گەچاوی لێ بکەین هەمووی وەکو یەکە لە ئێرانە. ئازادی های اجتماعی لە ئێرانە چەندێن زۆرە. ئایا حزبێکی سیاسی توانیوێتی لە ئێرانە فعالیت بکە؟ ئایا بوونی یەکدانە ئەنجومەن و نازانم اتحادیەکی کرێکاری ڕسمی لە ئێرانە هەیە غێر دەوانەوە دەوڵەت بۆ خۆی دروستەکانان نییە. ئەوانە شتی هاوبەشن کە ئەتوانێت خەڵکی کوردستان بیکا بە شعارێکی عمومی و لەو ڕێگەوە هاوخەبات بۆ خۆی پەیدا بکە. لە ئاسی نێونەتەوەیش پێم وایە خەڵکی کوردستان بە نخبەیەوە بە حزبی سیاسی و بە نەزەری من زۆر کەم کاری کردووە. ئەوەی وا کاری کردووە تەقڕەوی کردووە، ئەوەی وای کاری کردووە نازان بڵێم کەلیمەی خیانەت شاید کەمێک زۆر قرس بێ بەڵام تا ئەندازەیە چاپلوسی و نۆکەری و شتی وای کردووە و هەوڵی داوە لە مەنافعی شخصی خۆیەوە لە مەنافعی کەسی خۆیەوە واردی ئەو مەسەلە بوێت و ئەوەیە کە نەیتوانیوە سەرکوت بێ. بەڵام حزبی سیاسی لە کوردستان هێزی سیاسی لە کوردستان ئەبێ لەسەرەوە حسێب کات لە ئاسی نەتەوەیش ئەبێ یار و دۆستی خۆی ببینێتەوە ئەبێ بە خەڵکی دنیا بڵێت کە ئەوەی وا ئێمە ئەیکەین ئەوەی وا لە کۆمەلگای ئێران ڕوئەدات ئەوەی وا لە کوردستان ڕوئەدا هیچ ڕەشەیەک بۆ هیچ شوێنێکی تر نییە. ئەوە ئەبێت سلمێنێ وەختی ئەوەی سلماند پێم وایە ئاعتمادی زیاتر پێیابێ بۆ بۆنێت دیارە هەر هێزێک و هەر لایەنێ بە دوای بەرژەوەندی خۆیانون بەڵام وەختێک بزانێت بەرژەوەندی ناکەوێتە خەتەر خۆ تەبعاً هەوڵ ئەدا بۆ ئەوە. بۆیە من پێم وایە لەو بابەتەوە ئەبێ زۆر کار بکرێ بەڵام چۆن ئەوە توانێت ئەو کارە بکرێ بەویش بەوەیە کە ئێم داخوازی هایەکی بنەڕەتی کە هەموو هێزەکان بەیەکۆ لەسەری کاریان کردبێ سەلمان دبێتیان جایسە دەمادەیە بیسمادەیە هەرچی یەکەیە لەسەر ئەوە ساخ بین و بەوە واردی دیالۆگ لەگەڵ هاو خەباتانی خۆمان ببین لە سەطحی ئێرانە لە سەطحی دنیا وەخت خەڵک ئەزانی ئێمە بۆچی خەریکی خەباتەکەی چوارچێوەکەی دیاریە پێم وایە ئەوە داهاتووی ئێمەیە کە ئەبێ زۆر هەوڵی بۆ بدەین. زۆر باشە کاک محەممەد خۆتان باشتریش ئیجازە هەیە چەند شتی پرسیارە گرنگە زیاوکە فەرموو فقط بە کورتی چون پرسیارمان زۆر ماوە. ئەمن پێم وایە یەک شتیش هەرکمە بە قسەکانی بەڕێز کاک مەحیا ئیزافەکەم ئەویشەوەیە کە حیزبە سیاسیەکانی ئێمە بەشێک لە سەرمایەی خەڵکە هێزی پێشمەرگەی کوردستان سەرمایەی مرۆڤی و سیاسی و خەباتکارانەی خەڵکی کوردستانە دەبێ حزبەکان کارێ بکەن خۆیان لەگەڵ شەرایەت و هەلومەرجی ئێسا بگونجێنن حزبەکان زەربە نەخۆن ئەو مەسایلی ئەمنیەتیەتە ئەو نەی کە ئەکرێ چون ئەوە ئەتوانێت ڕۆحیەی خەڵکیش لە شەقام بێرێتە خوارەوە خۆیان لەگەڵ ئەمڕۆ هینکەن بە ئەسڵا بگونجێنن جایسە مەسەلەی تەکنۆلۆژیە نیشتەجێبوونە چەکی گەورەی خەڵکی کوردستان ئەو ژنانن ئەو جوانانن ئەو پێشمەرگانن هەموو ئەوانن دەبێ بپارێزرێن.
زۆر باشە کاک محەممەد خۆشتان لە من باشتر ئاگادارن کۆماری ئیسلامی هەر خەریکی ئاژاوانانەوە شەرسازکردنە چ لە ئێران بڵێن وە چ لە ناوچەکەش خۆتان ئاگادارن. برنامەی کۆماری ئیسلامی چییە لە کوردستان و لە دژی حیزبەکان تایبەتەن؟ لە دەرەجەی هەوڵە کۆماری ئیسلامی ئەم ڕۆژانەی ڕۆژایەکی زۆر حساس و گرنگە تاریخێکی دیاری کردووە وتێتی تا ئەو ڕۆژە ئەگەر ئەو کارانە نەکرێ 1 2 3 من جەنایەتەکەم ترۆرەکەم موشکبارانەکەم. کۆماری ئیسلامی زۆری حەولداوە حیزبە سیاسیەکان هێزی پێشمەرگە لەگەڵ خەڵک جیا بکاتەوە، بەڵام بەخۆشیەوە قەت ناتوانێت ئەو کارە بکات، بەخۆشیەوە قەت ناتوانێت ئەو کلێنە ئەو جیایە بخاتە بینی حیزبە سیاسیەکانی کوردستان، چه ئەوانەی کە هێزی پێشمەرگە و گریلایان هەیە چه ئەوانەی کە نیانە. لە دەرەجەی هەوڵە بۆچی ئەو کاراکە هەروە کە خەباتگێرێک مەسەلەن ئێوە دای بنێن کاکە میرژینگە پارێزان چیان کردبوو؟ ئاوریانە کوژانەوە لە مەریوان و لە شوێنەکانی تر، ئەوانی گرت خستیە زندان، هەڵسوراوی کرێکاری ئەخاتە زندان، زارا محەممەدی کوردی دەرسەدا چی بکات؟ لەوە سویلتر لەوە ئاشتیانەتر چی بکات کە بە مناڵ هەرێکێتی زوانی دایکی فێرکە ئەی خاتە زندان؟ بۆ ئەو جیاوازیە بەڕاستی لە بینی زارا محەممەدی و پێشمەرگە نییە، هەرێکێتی هەردوو لا سەرکوتکە، بەڵام لایەکی پێ ئاسانتر سەرکوت ئەکرێ، ئەویش بە خاتری ئەوە بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاستی ئێرانی و بەشێک لە ناسیۆنالیستەکانی ئێرانی ئەو جۆرەی بۆ مەسەلەن هەڵسوراوێکی مەدەنی ڕەنگە بەخەمەوە بن یا کارێکی بۆ بکەن، ڕەنگە بۆ حزبێکی چەکدار کە پێشمەرگەی هەیە وا نەکات. ئەوەیە پیلانی جمهوری ئیسلامی ئەوەیە کە لە حزبەکان بدات، ئەونەی کە بۆی بکرێ، جا بە موشکباران بێ، بە درۆنباران بێ، بە ترۆر بێ، بە ڕەفانن بێ، بە مەسمومکردنیان بێ، بە هەر شتێک بێ. ئەوە لایەک لە لایەک ئەگەڕێکە هەموو ئەو هەڵسوراوە نەیکە لە کوردستانە هەن، ئەوانەی کە کاریان پێکرێ، ئەوانەی کە جێپەنجەیان دیارە لە خەڵکیاندا ببڕێ، جیایان کاتەوە، هەڕەشەیان لێکا، بیان ترسێنێ، ترۆریان کات، بیان خاتە زندان، ئەشکەنجەیان کاوەوانە، بەڵکو ئەو نەهادە مەدەنیانەیش ئەوانیشە هەڵوەشێنێتەوەوانە. ئەساسەن هەرێکێتی ڕۆحیەی خەڵک بێرێتە خوارەوە، چون کۆماری ئیسلامی ئەزانێ کوردستان چ دەورێکی گرنگی لە ئێرانە هەیە. کۆماری ئیسلامی ئەزانێ ئەگەر کوردستان سەرکوت کرێ، ئەگەر کوردستان سەرکوت کرێ، شوێنەکانی تر بە ئاسانی سەرکوت ئەبێ. 44 ساڵە نەیتوانیە کوردستان سەرکوتکە و ئەزە ئەم هێرشە بۆ سەر کوردستان لە واقع هێرشێکیشە بۆ سەر تاران و تەبرێز و شوێنەکانی تر. ئەوەیە کە پیلانی کۆماری ئیسلامی ئەوەیە بتوانێت دەستی باڵای بێ لە کوردستانە، 44 ساڵە نەیتوانیوە و لەم ئێستا لە وەزعیەتێکان نیە، دەسەڵاتێکی نییە. دیارە ئەو بەمانایەوە نییە ناتوانێت موشک بارانکە یا درۆن بارانکە یا ترۆرکە. یەکشت جمهوری ئیسلامی چاکەزانێ ئەویش ترۆر و لێدانی خەڵکە. ئەگەر کورتی کەمەوە کاکە میر کۆماری ئیسلامی لە کوردستانە بە دوای ترۆر، بە دوای شکنجە، بە دوای شار، بە دوای هەموو پیلانگێریەکە ژینگەکە تێک بە، ئەگەر تەڵایەک هەیە، ئەگەر معدنێک هەیە، ئەگەر ئاوێکی خواردن هەیە، هەموو ئەو سەرمایە خەڵکی کوردستان بە تاڵان ببە، هیچ سەرمایە گوزاریەک نەکە و خەڵکەکە ناومیدکە و لە مەقابڵیشە چی بکە؟ پڕیکا لە مەوادی مخدر، پڕیکا لە ناومیدی، پڕیکا لەو شتانە. بەڵام بەخۆشیەوە ئەو هێزە نییە و هیوادارم ئێمە ساڵێکی تر یا چەند مانگی ترەگە لە بەرنمەیەکی وا بەشدار بێن شوێنێک بۆ کۆماری ئیسلامی نەبینین ئیتر. هیوادارین. کاک مەحیا لەسەر ئەم پرسیارەی کە ئاراستی کاک محەممەدم کرد، ئێوە لێدوانێکتان هەیە بە کورتی؟ من شتێوانەیە کاک محەممەد هەموو باسی کرد زۆر بەجێ، بەڵام مۆزوعێکی تریش لەم ناوا بە نەزەری من هەر ڕەبتی هەیە بە مەسەلەی کوردستان. ئەویش کوردستان بە عامە لە ناوچەکە، ئەوەی وا ئێمە بینی ومانە لە ماوەی لە دوای ڕوخانی حکوومەتی سەدامەوە لە هەرێمی کوردستان نیمچە خۆبەڕێوەبەریە یا حکوومەتێک کە پارلمانی بووە لەوێ حکوومەت کراوە بووە و ئەمە تا ئەندازەیەک وەکو شقلی چاوی ئەم وڵاتانە لە وڵاتانی ناوچە وەکو تورکیە و وەکو عێراق و وەکو سووریە و ئێرانیش بووە. ئەوە نانەوێ ئەمە ببێ بە ئەزمونێک،
ئێمە بینیمان کاتی خۆی ئەگەر مامجەلال بوو بە سەرۆک کۆمار چ خۆشیەک لە ئێران کرا ئەگەر بینیمان وەختی ڕفراندۆم کرا لە کوردستان چۆن لە ئێران لەگەڵ لە کوردستانی ئێران لەگەڵ ئەو مۆزوع هەڵسوو کەوتیان کرد و هەروەها لە ڕۆژاوا کاتێک کە کۆبانی هێرشی کرایە سەر چۆن لەسەر مۆزوع لەگەڵ یا هەڵسوو کەوتیان کرد و ئەوەیان بە مشکلی خۆیان زانی ئەمە کۆماری ئیسلامی ئەمەی دەرکردووە ئێوێ بە ئەندازەیەک ئەمە زەعیفکە و مەسەلەی کورد کە ئاوا خەریکە مەترەحبێت ئەندازەیەک لە بەرچاوی خەڵکی بخاتیا لە ئاسی نێودەوڵەتیە بێ ئەهمیەت بێت بە نەزەر کۆماری ئیسلامیەوە. زۆر باشە کاک مەحیا کاک محەممەد لە قسەکانی پێشووتریدا ئیشارەی بە خاڵێکی زۆر گرنگ کرد خەباتی میدیایی دیارە هەموو لایەک دەزانن کە زۆر زۆر گرنگە. ئێوە وەک ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵا وەک کمیتەی تەلەڤیزیۆنی کۆمەڵا تەلەڤیزیۆنی کۆمەڵای چۆن هەڵدەسەنگێنن هەتا بە ئێستاکە؟ تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر هەوڵی داوە تەبعاً زۆریش لە عینی حاڵا کە زۆر هەوڵی داوە زۆر کاری کردووە لەو سەردەما بەڵام تەبعاً ڕخنێشی لەسەرە و ئەو ڕخنانە ئێمە هۆڵمان داوە تا ئەندازەیە کەمی بکەینەوە. یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئێمە تەبعاًەوە لە هەموو شوێنێکی دنیا تا ئەندازەیەکە تەلەڤیزیۆنەکان سەربەخۆ نین و تەلەڤیزیۆنی ئێمەش تەلەڤیزیۆنێکی سەربەخۆ نیە تەلەڤیزیۆنێکی حزبیە ئەوە ئێمە نەمان شاردووەتەوە بە ناوکەشیەوە دیارە تەقەن ئەوە بۆ خۆی تا ئەندازەیە ڕێگر بووە ئێمە هەرچەند هەوڵمان داوە زۆریش هەوڵە دەین لە داهاتووشا زیاتر هەوڵە دەین ئەو تەلەڤیزیۆنە بکەین بە دەنگی هەموو لایەنێ بتوانن لەو تەلەڤیزیۆنەیەمەوە دەربکەون و بتوانن ڕاو بیر و بۆچوونی خۆیان باس بکەن ئەمە ئەتوانێت نمونەیە بێ بۆ ئەوە کە ئێمە لە دوا ڕۆژی ڕزگاری ئێران و کوردستانات چۆن هەڵسوو کەوتەکەن لەگەڵ بیر و بۆچوونی جیاواز چۆن ئەتوانین مەیدان بدەین بێن و لە ناو لە مێدیای ئێمە لە شوێنی ئێمە و بتوان دەنگی خۆیان دەرببڕن هەر لە ئێستەوە ئەگەر کار بکەین ئەتوانین دوا ڕۆژیش تەرسیم بکەین بەڵام کەماکان پێم وانە هەر ئەوە کافی بێ من پێم وایە جێگای مێدیایەکی سربەخۆ کە لەوێ هەموو بیر و بۆچوونێکی جیاواز خۆی مەترح بکات و هەموو لایەنێ بتوان لەوێ قسە بکەن لە ئاسی بەتایبەت ئێران و کوردستانە جێگەکەی چۆڵە و ئەبێ هەوڵ بدرێ و ئێمە بە بارها و تومانە ئێمە وەکو تەلەڤیزیۆنی کۆمەڵە حاضرین چ لە باری نیروی ئینسانیەوە چ لە باری ئیمکاناتی ماڵی و تکنیکیەوە یارمەتی ئەو نەهادە بدەین ئەگەر دەست پێ بکەن کاک حەمەد زۆر جار بۆ خۆی ئشارەی کردووە کە ئەو حاضرە و کارە بکات زۆر جاریش پێکەوە قسەمان کردووە من پێم وایە ئێمە لەو بابەتەوە حتمما دەریغ ناکەین و پێویستە کارێکی وا بکەین بۆ ئەوەی کە لە توولی ئەم چەند ساڵی ئەخیرا بەتایبەت لەو دەورەی کە فەزای مەجازی هەیە فەیسبوک و ئینستاگرام و تویت و هەموو ئەم شتانە هەیە کەماکان تەلەڤیزیۆن بۆ خۆی جێگەی تایبەتی هەیە وەختی کۆماری ئیسلامی هەموو مەسەڵەن ئینترنەتی لەو ماوەی ئەم ڕۆژی شەمبە بە بۆنەی سا ڕۆژی بزوتنەوەی ژنجیان ئازادیەوە بەس یا کردی کرد و خەڵک نەیانتوانی بن کەماکان تەلەڤیزیۆن ئەو شوێنە بوو کە خەڵکیانتوانی لەوە زانیاری وەرگرن لەوە ئاگان لە شوێنەکانی تر بێ بۆیە تەقویەتی تەلەڤیزیۆن هەر زۆر پێویستە ئەوە ئێمە لە ڕۆژنامەشە هەموو شتە دیژیتال بووە بەڵام کەماکان ئێمە توانین هەر ڕۆژنامەی کاغەزی لە شوێنەکانی دنیا ببینین و تەلەڤیزیۆنیش پێم وایە بۆ خۆی جایگای خۆیەوە بێ هەوڵ بدەین بۆ ئەوە کار بکەین کە تەلەڤیزیۆنێکی سەربەخۆ کە بتوانێت دەنگی هەموو لایەنێک بێت و هەموو کەس باوەڕ و ئاعتمادی پێ بکات پێک بێنی من منزورمەوە نییە بە کۆمەڵی ئاعتماد ناکرێ بەڵام منزورمەوەیە کە ئێمە بۆ خۆمان هەرەوەی کاڵین یارمەتی دێن معنایەوەی ئەمەش بۆ خۆمان ئاعتماد بدەین بە خەڵک. زۆر باشە کاک محەممەد پێمان باشە ئێوەش چ خۆشتان لە سوسیال میدیادا کار دەکەن پێم باشە کاک مەحیە زۆر بە دروستی شارەی پێکرد دیارە میدیای حیزبی لەگەڵ غیرە حیزبی جیاوازیەکیان هەیە خوێندنەوەی ئێوە چییە دیارە بەچای خۆشماندیمانە میدیا غیرە حیزبی و سوسیال میدیاکان زۆر دەور و نەخشێکی باش و کاریگەریان بووە ڕای ئێوە چییە؟ ئەمن پێم وایە ئەمانە دەتوانێت یەکتری تەکمیلکە یعنی پشتی یەک بگرن و خەڵکی کوردستان میدیایەکی زۆر باشتری بێ هەرو قسانەی کە بەڕێز کاک مەحیە باسی کرد بە باوەڕی من ئێمە پێویستمان هەم بە میدیای حزبی هەیە لە وەزعیەتی ئێستا هەم بە میدیای غیری حزبی و بە ئێسڵا کە بتوانێت چەترێک بێ بۆ بیر و باوەڕی جۆرا و جۆر
میدیای ئازادی ناوەنەی میدیای سەربەخۆی ناوەنەی هەر ناوێکی بۆدانی ئێمەش بە بەشی خۆمان وەکو خەڵکی کوردستان لەو بوارە کارمان زۆر کردووە بەڕاستی یعنی ئەنواعی ڕادیۆی بە ئێسڵا دیجیتاڵی هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر کەس کارەکەن و بینەر و بیسەرێکی یەکجار زۆریشیان هەیە ئێمە بەخۆشیەوە خەڵکی تێگەیشت و پێگەیشتومان زۆرە لە کوردستان چ لە ناوە چ لە دەرەوە جا کەسەکە مەسەلەن ڕەنگە مامۆستای زانکۆیەک بێ یا لێکۆڵەرێ بێ یا ڕۆژنامەوانێ بێ یا وەکیلێ بێ یا هەر شتێک یا هونەرمەندێ بێ شاعرێک بێ نووسەرێک بێ وەرگێڕێک بێ گۆرانی بێژێ بێ موزیسیەنێک بێ ئێمە زۆر کار کراوە بەڵام خاڵی لاوازیشی هەیە ڕاستیەکەی مەسەلەن زیاتر ئێمە ئەوەی کە هەڵگەڕێمەوە سەر مەسەلەی کوردستان بە زوانی خۆمان قتاکەین بەڵام ئێمە پێویستمانە بە زوانی خەڵکی ناوچەکەش قسە بکەین ئەوان لێمان تێبگەن ئێمە داوای چیەکەین با دوشمنان و نەیارانی ئێمە ئەو جۆرەی کە پیان خۆشە ئێمە نەناسێنن و معرەفیکەن مەسەلەن گەر ئێمە بە زوانی تورکی بمان بێت ئێستا پێش لە هەموو شتێک لە کوردستانە بە زاراوەکانی جۆرا و جۆر بە هەورامی بە بادێنی نازانم بە کرمانجی بە هەر شتێک ئێمە ئەبێ ئەوانە زیاوکەین ئەوە یەک دوو هەم بە زوانی خەڵکی ناوچەکە بە فارسی بە تورکی بە عەرەبی بە ئەرمەنی بە هەر شتێک لەو ناوچە هەیە بە بتوانین ئێمە ئەو شتانە بڵاوکەینەوە و لە سەتحی جەهانیشا ئێمە بتوانین بە زوانە زینوەکانی دنیا زوانە گەورەکانی دنیا کە خەڵکێکی زۆر کەڵکی لێوەرەگرن کە بێژین ئێمە خەڵکی کوردستان داوای چیەکەین کێشەکانمان چییە خاستەکانمان چییە داخوازیەکانمان چییەوە حکوومەت چی ئەکاوانە ئەمن پێم وایە لەسەر بەشی تایبەتی شەبێ زیاتر کارکەین مەسەلە نەگەردای بنین مەسلەی ژنانە مەسلەی وەرزشە مەسلەی هونەرە ئەدەبیاتە مەسلەی کەمەندامانە ئەو مەسلەی بواری سڵامەتی و هەر شتێک هەیە ئەوەی کە خەڵک بە ڕۆژا دەرگیرن لەگەڵی جان لە ژینگۆ بیگرە لە هەر شتێ ئەمن پێم وایە ئێمە ئێستا بەخۆشیەوە زۆر کەس بە مۆبایلێ دەستڕەسی هەیە و بە ئینترنێت دەستڕەسی هەیە هەر لەم جەریانی شۆڕشی ژینە لەسەر ڕۆژەکەیە فیلمێکی زۆر لە کوردستان هاتە دەرەوە بەڵام دەیتوانی زۆر زیاتر بێ بەڕاستی دەیتوانی زۆر زیاتر بێت لە تەلگرام و لە شوێنەکانی تر بڵاو بێتەوەوانە دەیتوانێت سرودێکی زیاتر دروست بکرێت دەتوانێت شعرێکی زیاتر بنووسرێ دەتوانرێ مەسەلەن دەنگی ئێمە لە بوارهای جۆرا و جۆرا بە خەڵکی جۆرا و جۆر بگەێنین وانە چون بربەست هەیە حکوومەت پارەیەکی زۆری هەیە ئیمکاناتێکی زۆری هەیە نەتەناهینەکەی خۆی بڵاوەکاتۆ ئیمکاناتێکیشی هەیە بۆ خەفەکردنی دەنگی خەڵک فیلترینگەکە نایەڵێ ئینترنێت قەتعەکە یا خاویەکاتەوە یا هەموو ئەوانە نەتەنها خۆی ئیمکاناتێکی زۆری هەیە بە پارەی نەوت و ئەوانە ئیمکاناتی خەڵکەکەیش ئەبڕێ بۆمبارانەکە تۆپبارانەکە ئەگرێ ئەکوژێ ڕۆژنامەکان داخە ئەوەیە کە ئێمە لە هەلومەرجێکی تایبەتە کارەکەی من پێم وایە دەستکەوتمان زۆر بووە بەڵام هیوادارم بۆ ئەم ساڵ بە تایبەت گەنجەکان کچەکان کوڕەکان خوێندەوارەکان ئەوەی لە زانکۆیە ئەوەی لە شوێنی کارە ئەوەی لە فەلایەکە و لە دێیەکایە لە دێکارەکە و ئەوانە ئێمە بتوانین کێشەی ئەو ناو خەڵکە جا کێشە کۆمەڵایەتیە فەرهەنگیە سیاسیە ئابووریە هەر شتێکە ئێمە فیلممان لەسەر ئەوە زۆر بێ قسەمان لەسەر ئەوە زۆر بێ ماتریالمان لەسەر ئەوە زۆر بێ هەم تلویزیۆنەکانی وەکو ئێوە ئەتوانن خەڵکی لێوەربگرن هەم باقی میدیاش زۆر باشە کاک مەحیا چاوەڕوانی ئێوە بۆ ساڵی دووەمی شۆڕشی ژینە چییە یا داهاتووی بڵین کۆماری ئیسلامی چۆن دەبینن ئێمە بێ ئاورێک بدەینەوە لە یەک ساڵی ڕابردوو بزانین ئەو خاڵە لاوازەکانمان چی بووە بە هەوڵ بدەنەوە خاڵە لاوازانمان بە نوعێک بیکەین بە خاڵی باش و سەرکەوتوو ئەوانە ئەبێ چاو لێ بکەین هێنی هەم لە هەمووەکو ئەحزابی سیاسی هەم وەکو ئەوانەی وا خەریکن لە بواری کۆمەلگای ئێرانەوە چاوانەی وا پرۆفسۆرن کاری لێکۆڕنیەوەکەن لەو بابەتەوە ئەمانە دابنیشن زان خاڵە لاوازەکانی چی بتوان ئەم خاڵ لاوازانن لا ببن بیکەن بە خاڵی سەرکەوتن و خاڵی پێشکەوتو ئەوە زۆر پێویستە چیمان بووە ئەوانەی وا خاڵی لاوازمان بۆ چی بووە لە ئەوڵەوە زۆر چاک دەرکەوتین
توانیمان پێکەوە یەک دانە مانگرتری گشتی ڕابگەێنین خەڵکی کوردستان بوو بە چشم و چراغی ئێران ئەوە خاڵی سەرکەوتن بوو بەڵام دواتر وردە بەهۆی هاودەستی هەم ئۆپۆزیسیۆنی ڕاستە دەرەوە هەم کۆماری ئیسلامیش بە هێنانەگمەیانی ئەوەی کە خەڵکی کوردستان کە چشم و چراغی ئێران بووەوە تەزیێتەلە بن ئەوانە خەیانەوە جیابنەوە تا ئەندازێ هەوڵیاندا خەڵکی کوردستان بخەنە پراوێزەوە و بیبسڕێنن لەگەڵ سەراسەری ئێران تا ئەندازێک توانم بڵێم سەرکەوتوو بوون ئێمە بێ هەوڵ بدەین ئەو کلێنە پڕکەینەوە دیسان یەکگرتوویەکی هزگار زۆر لەگەڵ شوێنەکانی تری ئێران پێک بێنین ئەوە زۆر پێویستە بۆیە هەر بەو جۆرە لە بیدایەتیشەوە ئاماژم پێکرد پێویستە هەر لە ئێستەوە حزبە سیاسیەکان دابنیشن لەسەر یەک بەرنامەی بنەڕەتی یا چەند مادەی بنەڕەتی یا حد ئەقلی بەیەک بگەن و ئەمجارە بەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێران لەگەڵ چەپەکان لەگەڵ ژینگە پارێزەکان لەگەڵ زۆر شوێنی تر پەیوەندی بگرن و ببن بە هێزێکی گەورەتر پێم وایە ئەوانە نکاتێکە کابێ تەوەجوی پێ بکەین لەباری مێدیاییەوە کار زۆر کرا ئێمە هەر لەو مدەتا ئەبینین کە ئەنوا ئەخسامی لە تلگرام و شوێنەکانی تر هەواڵنێرهای زۆر هاتنە مەیدان و خەبەریان باس کرد و شتەکانیان گواستەوە بەڵامە بێ لەو بابەتەوە کارێکی منسەجمتر و ڕێک و پێکتر بکەین چەند شوێنی هەواڵنێری بوو وەکو کۆلبەر نیوز وەکو هەنگا وەکو کارگەر نیوز شتی ئاوا بوو ئەبێ ئەوانە زۆر بن کە ببن بە منبعی خەبەری داهاتووە چونکی هەر بۆ جۆرەوە کە هەمەش فەرمویان تەلێفونێک هەموو کەسێک گوشێکی تەلێفونی بەدەستەوەیەوە ئەتوانێت لەو تەریقەوە هەموو زانیاریەک وەرگگیرێ پس ئێمە بێ هەڵ بدەین ئەو زانیاریانە لەو ڕێگەوە لە ڕێگەی مێدیای مەجازیەوە بەدەستی خەڵک بگەێنین و ئەوە ئەبێ سازماندراوە بێت و کاری پێویستی بۆ بکەین ئەوانە ئەبێ تەوەجوی پێ بکەین من پێم وایە ئەوەش بزانین کرد دشمنەکەیشمان ئەویش لاوازە کۆماری ئیسلامی ئەگەرچی ئەوە ئێستا هەر ئەو ڕۆکەم بێکەوە قساکەین 6 میلیارد دلاری یان بۆ ئازاد کرد کە پێی بدەن ئەوەی وا بەلای وڵاتانی ڕۆژاواییەوە بوو ئەوە زندانیان پێ گۆڕاوە ئەوە نازانم خەریکن دیسان بەرنامەی بەرجام ئێرنەوە مەیدان بەڵام کەماکان وڵاتێکە لە باری ئابووریەوە سەحیف کەماکان وڵاتێکە کە کەوتوتە پراوێزەوە لە سەدحی دنیا و لە سەدحی بینە الملەلیەوە ئێمە بێ هەوڵ بدەین ئەو لەو نقاتی زعفی کۆماری ئیسلامی ئیستفادە بکەین و بە نەفعی کۆمەڵانی خەڵکی ئێران و کوردستان بەکاری بێنین پێم وایە یەکگرتووی ئێمە زۆر شەرتە ئەو 6 حزبی سیاسیە کە ئەو ڕاگەاندنیان ڕاگەیان ئەبێ کاری لەوە زیاتر پێکەوە بکەن و ئەتوانێت ئەمە یاریدە دەربێ بۆ ئەوە لە داهاتووە سەرکەوتوتر بین و پێم وایە ئەوە ئەتوانێت بە خێرایی کۆماری ئیسلامی بەچۆکدا بێت زۆر باشە من پرسیارێکم نەماوە چون کاتی بەرنامەکەشمان ڕوو بە تەوابوونە هەردوو بەڕێستان لە کۆتاییدا ئەگەر قسەیەک یا خاڵێکی نەوتراو هەیە فەرموو کاک محەممەد فەرموو من سپاستان دەکەم بۆ ئەم دیدارە دەست و چاوتان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ هاوڕێی عزیزم کاکمەحیە لە بەرنامەیەکە بەشداریەکەم هیوادارم هێزی پێشمەرگەی کوردستان و هەموو حزبە سیاسیەکان بتوانن خۆیان بپارێزن و جوابێکی باش بدەنەوە بەو هەڕەشە و گوڕەشەی کۆماری نگریسی ئیسلامی ئێران سپاسدانەکەم زۆر سپاس کاگەم حەیە فەرموو وەڵی زۆربەی قسەکان کرا بەڵام هەر ئەو مۆزوع ئەوایە کاک محەممەد ئاماژێ پێکرد مۆزوعێکی بێندازە مهمە ئەوی شەوەیە کە هێزی پێشمەرگەی کوردستان هێزێک نەبووە فقط لە بەرامبەر بە کۆماری ئیسلامی هێزی پێشمەرگەی کوردستانی ڕۆژهەڵات کە نیشتەجێ بوون لە هەرێمی کوردستان زۆر جار بەخەم و دەردی خەڵکی کوردستانی باشوورەوە بوون یارمەتیان داون لە کۆسڕەوەکە یارمەتیان داون لە هێرشەکانی شیمیایی و نازانم لە هەموو ئەو نامەتیانەوە کاتی خۆی سەدام حسین بەسەر خەڵکی کوردستانە داوێتی یارمەتیان داون و بەدەمیانەوە بوون و هەمیشە وەکو خۆیان لەگەڵیانە ڕفتاریان کردە چه خەڵکی ئێران و چه هێزی پێشمەرگەی دانیشتوو لە کوردستان ئەبێ ئەو لە ئەوە بەهێزکەین و بێ هەوڵ بدەین پەیوەندیمان لەگەڵ خەڵکی کوردستانی باشوور زیاتر بکەین چونکی ئێمە بەوە ئەتوانین هەموو ئەو شارانەی وا کۆماری ئیسلامی بە ناحەقی هێنێ بۆ هێزە سیاسەکانی کوردستان و لە هەمان کاتیشە بۆ خەڵکی کوردستانی باشوور بە نوع بەشدەست بزێنەوە بەڵێ زۆر سپاس بۆ هەردوو بەڕێز
کاک محەممەد خاکی ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی و کاک مەحیە ئیرەجی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا بۆی کە بەشداری بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان بەڵێ زۆر سپاس بۆ دوازیز. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست زۆر سپاس بەوەی کەش تا ئێستا لەگەڵمان بوون کە بەرنامەکەمان لەسەر مانگرتنی گشتی و سیاسی سەرکەوتوانی ڕۆژی شەمە 25 خەرمانان بوو لەگەڵ ئەو دوو بەڕێزە تاوتۆکرا. سپاس بۆی کە لەگەڵمان بوون هیوادارین کە بەدڵ تام و بێت و کەڵکی پێویستیشان لێوەرگرت بێت. کاتێکی خۆش بۆ هەبولایەکە.